بەڵێ زان بەردەوامە بین ئەچینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان کە باز لەواکەین یەکریزی نێوماڵی کورد داخوازی ئێستای لایەنەکانە بێ جیاوازی و هاوڵاتیانیش خوازیارن کە کورد بە یەک جەنگ سەرجەم کێشەکان لە ناوخۆی عێراقیش چارەسەر بکات و تێپەڕێنێت. لەبارەیەم پرسەوە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز دکتۆر نەوزات مهندس دکتۆرا لە بواری ببورن چاودێری سیاسیمان کردووە. کاک نەوزات بەخێر هاتی، زۆر سپاس. کاک نەوزات، دۆخی ئێستای لایەنە کوردیەکان و پەیوەندیە سیاسیەکان لە ئێستادا چۆن خوێندنەوەی بۆ ئەکرێت؟ وڵا سەرەتا سوپاسانەکەم و ئینشاڵا سەرەتای بەیانێکی باش و خێر و بەرەکە دەبێت. سەرەتای بەیانیەک و هەفتەیەکی ئینشاڵا هەفتەی داهاتووەکو بازەکان هەفتەیەکی دەستپێشخەرێکی سیاسی ئاشتەوایی و سازانی نیشتیمانیە بێ و من بۆ هەڕوونکردنەوە من دکتۆرام نیە نەوزادی مهندسم. زۆر سوپاسانەکەم. بەدڵنیاییەوە یەکێک لە کێشە هەرە سەرجەکانی ئێستای هەرێمی کوردستان بەداخەوە لە ناوەندە سیاسیەکانە بووە بریتێ لەوەی کەوا نێوماڵی کورد تەبانی نێوماڵی کورد یەکریزین، یەک گوتارین، یەک کردار و یەک هەڵوێستنین لەمەڕ هەموو ئەو کێشە گەورانەی کە ڕوبەڕووی هەرێمەکەمان بۆتەوە نزیکەی ساڵ زیاترە هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەندێک قەیران و مەسائل و کێشە و ملبلانی ناوخۆیی ناوچەی دنیایی بۆتەوە کە پێویست دەکات ئەمە یەک هەڵوێستی وتاری سیاسی و کردداری سیاسی و یەک و یەکگرتووی ڕیزەکانی نێوماڵی کورد پێویستە و گرنگە. هەموو کاتێ و لە مێژووی کووردا و لە مێژووی کوردایەتیدا هەمیشە هەچ کاتێ نێوماڵی کورد پەرتەوازە بوو بێ دوور بوو بێ لە یەکتری ئێمە کێشە و مەشاکلەکانمان گەورە بووە و دەسەڵات و قەوارەکەمان بەرهەڕەشە کەوتووە. هەچ کاتێکیش یەک و یەکگرتوو بووین، نێوماڵی خۆمان تەبا بوون و پتە بووین و یەک هەڵوێست بووین بەرامبەر هەموو ملبلانیەکان و دەوروبەرمان جیرانمان لە ناوخۆی عێراقا ئێمە هەمیشە سەرکەوتوو بووین و گرەومان بردوێتەوە و دەستکەوتی زیاترمان بەدەستێناوە. بۆیە بەڕاستی ئێستا وەکو جەنابتان فەرمووتان ماوەی ساڵێکەوە وتم قەیرانێکی سیاسی هەیە و هەموو هاوڵاتیان تاک بە تاک شەقام ڕایگشتی لە کوردستانە داوا لە سەرکرداتی سیاسی کوردەکە حیزب سیاسەکان دەکا ئەوانەی کاریگەرن لە گۆڕەپانی سیاسی عێراق و ناوچەکەیە کە دەبێ ئاش ببنەوە و پرۆسێکی ئاشتەوایی ڕاستەقینە و ئەو متمانەیە کە کاڵ بۆتەوە بەڕێی من متمانەکە تۆخ بکرێتەوە و پێکەوە دابنیشن گفتوگۆ بکەن دوور بکەونەوە لە زمانی زبر دوور بکەونەوە لە زمانی ڕاگەاندنی توند و هەڵمەت و هێرش و پەلاماری ڕاگەاندن. بەداخەوە ئێمە هەچ کاتێک حتا لەسەر ئاستی تاک کاتێک کە تۆ ناکۆچیەک دەبێت لەگەڵ تاکێکی بەرامبەردا ئەگەر نەگەیشتە نەتیجە هەل لە دوورەوە قسەتان بە یەکتری ود و ڕەخنتان لە یەکتری گرت لەو نێوەندەشتا هەندێک کەس بەداخەوە وەکو دەڵێن لە ناو ئاوی لێڵامە لە دەکا ئەوەندەی تر بینەکەتان تێک دەدا ئەوەندەی تر قسە دەهێنان و قسە بردن دروستە بێ بەداخەوە لەسەر ئاسی سیاسیش هەروایە. یعنی کاتێک کە دوو حیزب کە دوو سەرکردەی گەورە بینیان تۆزێ کاڵ دەبێتەوە خاو دەبێتەوە پەیوەندیەکانیان خەڵکانێکیان لەم ناوەندا وڵاتانی دەرەوە وڵاتانی ناوچە دەستێوەردان دەدان ئەوان دەبنا محرکی کێشە و ململانیەکان وەگەمەکەش بە تۆ دەکەن لەسەر خاکت لەسەر ئاود لەسەر بەرژەوەندەکانی خۆت. بۆی بەڕاستی واخوازم ئینشاڵڵا وەکو وترا و ڕاگەێنراوە هەفتەی داهاتوو سەرەتای قۆناغێکی نوێ بێ سەرەتای ئاشتەوایی پرۆسەیەکی یەک و یەکگرتووی نێوماڵی کورد دەبێت. دەکەن کاک نەوزات بە شێوەیەکی گشتی ئەگەر بێنە سەرەوە یەکریزی کورد بە تایبەتی لە ئێستادا لە بەغدا چ کاریگەریەک لەسەر بەدەزێنانی مافەکانی کورد و پێکەی سیاسی کورد بەجێ دەهێڵێت؟ حتما من نایشارمەوە ینی من ێستا خەریکی نووسینەوەی دوای مێژووی دوای 2023 ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن و هەڵوێستەکان و گودارەکان و بەهێزی و لاوازی پێگەی کورد لەو 19 ساڵی ڕابردووە تۆمارەکەم لای خۆم هەمیشە ئێمە لە کوردستان کە بە یەک و یەکگرتووی چوونەتە بەغدا وەفتێکی گەورە بەهێزمان هەبووە سەنگ و قورساییمان هەبووە لە بەغداد توانیمانە هەموو کێشە و ملبلانەکان بە قەزانجی هەرێمی کوردستان بشکێنینەوە و دەستکەوتی زۆر گەورەش بەدەستبێنین. یەکێک لەو دەستکەوتە گەورانە نووسینەوەی دەستوری عێراقی هەمیشەیی بوو کە توانیمانە دەستکەوتێکی زۆر باش نووسینەوەی قانونی ئیدارەی کاتی دەوڵەتی ژمارە 58 ئەنجومەنی حکم ئەوە دەستکەوتێکی زۆر گەورە بوو. هەموو دەستکەوتەکان و چەسپاندنی بە پشتی لە سەتا هەفتەی هەرێمی کوردستان تا ئێستاش
کە هەر بەردەوامە بەکەم و بەنی و ناچڵیش دێت ئەمە دەستکەوتی زۆر گەورە بوو تەسبیتکردنی مادەی 140 لە دەسوورات دەستکەوتی زۆر گەورە بوو سەلاحیەت و دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان زۆر دەستکەوتی گەورە بوو ناساندی هێزی پێشمەرگە لە دەستورا بە هێزێکی نیزامی بەشێک لە هێزە چەکدارەکانی عێراق دوور لە میلیشیایی کە ئێستا هەندێک ئیدعاکەن کە هێزی پێشمەرگەش ئەمانە هەمووی دەستکەوتی گەورە بوون بۆیە هەرێمی کوردستان قوارەکەی چەسپاندنی ناوهێنانی پەیوەندیێنی و دەوڵەتەکان ناوچیەکان هەموومانە گەلێک دەستکەوت بوون لە ماوەی ئەم 12 ساڵەیە دەستمان کەوتووە بەڵام کاتێکیش دەبینین ئێمە لە نێوماڵی کوردستانە لەسەر هەندێک مەسائل بەداخەوە کاڵێم مەسائلی بچووکن مەسائلی حیزبین مەسائلی هەندێک جار شەخچین کە بووەتە هۆی ئەوەی کە مەسەلە گەورەکەی کوردایەتیمان لە بیربەرنەوە نێوماڵی خۆمامان تێگاوە کاتێکیش دوشمنەکانمان نەیارەکانمان لە بەغداد لە ناوچەکە دەبینن ئێمە ناڕێکی لە ناوماڵی خۆمانە ململانی و ئەوە ئەکەن حێراکی سیاسیەکەین ئەوانیش جارێکی تر هێندەی تر ئاگرەکە خۆش دەکەن هێندەی تر دەمانوێت لە یەکترمان دوور بخەنەوە بۆ لەبەرەوەی دەزانن ئێمە چەند پەرتەوازە بین ئەوەندە لە بەغداد لە ناوچەکە لەسەر ئاسی دنیاش لاوازە بین بێهێزە بین و ئەوان مەرجەکانی خۆیانمان بەسەرا دەسەپێنن و هەموو دەستکەوتانشمان دەکەوێتە خەتەرەوە بۆیە دەڵێم هەرێمی کوردستان قوارەکەمان ئێستەکانە وەکوتم ساڵێک لەمە پێشیشا مەترسیەکی گەورە جددی هاتوۆتە بەردەمی ماڵمان لەسەر مەسلەی سنوورەکانمان لەسەر مەسلەی هاتنە ناوی سوپای بێگانە لەسەر مەسلەی فرۆشتی نەوت لەسەر مەسلەی غازی سروشتی لەسەر مەسلەی دەسەڵاتەکانمان هەمووەمانە کۆمەڵێ مەسائلن کە هەرێمی کوردستان بەداخەوە ئێستا ژیرۆدەی هەندێک کێشە بووە دەبێت لی دەرباز بێ نابێ بە بنبەست بگات ئەوە تا دەبینن عێراق بگەیشتە بنبەست یەکێک لە خاڵەکان چەندە خۆیان بە دۆست و نزیکمان داهێن دەڵێن کاکە ئێستا قەیرانی سیاسی لە عێراقدا مەسلەی کێشەی کووردە لە ناو خۆیانە ڕێناکەون لەسەر یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکۆمار ئەگەرەوان پۆستی سەرۆکۆمار یەکلا بکەنەوە ئێمە دەتوانین مەسەلەن پۆستی سەرۆکۆزیران بە کەمترین ماوە یەکلا بکەینەوە بۆیە بەڕاستی یەکێک لە کێشەکان لە بەغدادا ئەوەیە جا بۆ ئەم قسەیە لەسەر خۆمان لابەرین و بتوانین محافظە و پارێزگاری لە ناو سومعە و پێگە و قورسایی هەرێمی کوردستان بکەین دەبێت ئەو کێشەی سەرۆکۆمار پۆستی سەرۆکۆمار بە هەر شێوەیەک بێ یەکلا بکرێتەوانێ بە ساڵحی کورد و بەژەوەندی کورد و کوردستان بێ بۆ ئەوەی بتوانین هەم خۆمان لەم قەیرانە سیاسی کوردستان دەرباسکەین و بەڕاستی ئێستایەت بۆتە یەکێک لە خاڵە سەرچەکانی ملبلارەکانی هەردوو پارتە سیاسەکە کە دەبێت ئەمە چارەسەر بکرێ ئەمە بەچی چارەسەرەکرێ من دایمەن دەگەڕێموانێ بۆ سەردەما زێڕینەکانی ئەو کاتی کە جەنابی مام جەلال بە هەشتی لەسەر ژیانە بوو دایمەن دەست پێشخەری سیاسی هەبوو وەکو سەرکردەیەکی سیاسی محەنەگ و گەورە و دووربین و ژیربین بەڕاستی بۆیە وای دەکرد تەنانەت تەنازولێکی زۆر گەورەی لەسەر ئاسی شخصی خۆی لەسەر ئاسی یەکێتی نیشتمانی کوردستان دەکرد و دەچوو و برادەرەکان و نەیارەکان و ئەوانەی کە پێشبڕشیان لەگەڵا کردین ئاشی دەکردنەوە لە کوردستان لە بەغدادا بۆیە بەڕاستی ئێستەکانە من دەوای دەبینم ئێستەکانە هەردوو حیزبی سەرەکی هەم پارتی دموکراتی کوردستان هەمیشەتی نیشتمانی کوردستان و هەردوو سەرکردە سیاسەکەی هەردوو لە جەنابی کاک مەسعود و جەنابی کاک پاڤڵ وەکو دوو سەرۆک حیزب دەبێ وا تەعامل لەگەڵ یەکتریا بکەن دوو سەرۆک حیزب قسەکەم ئەمەیە دەست پێشخەری سیاسیان هەبێ و بە عەقڵ و حیکمەت و مەنطیق بیر بکەنەوە و پلان دابێن و ئەم قەتیسبوونەی سیاست لە کوردستانە وەکوڵێن بکەنەوە و دەستی وەکوڵێن دانیشتن زووترین دانیشتن ڕوبەڕووی یەکتری لەگەڵێکە من بڕوام وایە زۆر بێک لە کێشەکان و ناکۆچەکان و تێنەگەیشتنەکان لە یەکتری یا سوء تەفاهومەکان چارەسەرەکە و دەگەرن بەڵێ کاک نەوزاد پێت وانیە لە دوای جەژنەوە بە تایبەت تا ڕادەیەک کرانەوە لە بینی و دوو حزبەیە هەیە وەک دەزین ئەگەر کرانەوە لە بینی و دوو حزبە هەبێ خود ئەگەر تا ڕادێک ڕێکەوتنیش هەبێت کاریگەریکی زۆر لەسەر لایەنەکانی دیکەش دەکات لەسەر پەیوەندیەکانیان لەگەڵ لایەنەکانی تر لەسەر بەرژەوەندی کوردیش بە تایبەتیە بێت خۆی وەکووتم کە ئێمە زۆر جار لەوانەیە هەنگە کەس گلەی بکەن بۆ هەر باسیەکەتی و پارتیەکەن کاکە ئەمە حقیقەتێکە و ئەم دوو حیزبە مێژوویەکیان هەیە ڕابردوویەکیان هەیە سەم و قورچایخوان هەیە لە عێراق لە ناوچەکە حتا لە ناو جەماوەری هەرێمی کوردستانە دەرکەوکە دوو حیزبن یەکەم و دووهەمی هەرێمی کوردستانن و کاریگەریان هەیە بە خراپ یا بە باش یعنی من دایمەن ئەڵێم کاریگەریەکان دایمە دوو جەمسەریە خوشکە یعنی هەندێک جار تۆ کاریگەری وا ئەکەی هەڵوێستێکی وا دەنوێنیت بە خراپە دەشکێتەوە هەندێک جاریش کە هەڵوێستی نیشتیمانی و نەتەوەی دەنوێنیت بە باشی دەشکێتەوە بۆیە ئێمە کە قسە لەسەر یەکێتی پارتیەکە دوو حیزبی باڵا دەستن گەوران و نفوزیان هەیە جەماوەریان ئەمنیان و اقتصادیان بۆیە هەچ کاتی ئەم دوو حیزب و سەرکردەیە لە یەک دوورکەوتنەوە
وەکۆڵن ڕنگدانەوەیانە بێ بە خراپە بەسەر هەموو لایەنەکانە و لایەنەکانی کەش لەگەڵ ڕێزم کە من قەت نامەوێت بە شێوەیەک بچووکیان بکەمەوە ئەمانیش دابەش دەبن بەسەر هەڵوێستەکانیان یعنی وەکو کارێکی دژە کردار یاخود دژە فعل ئەمانیش هەڵوێستەکان گوتارەکانیان دابەش دەبن بەسەر دوو بەرەیە پارتی و یەکێتیا زۆنی زەرد و سەوز بۆیە ئەوەندەی تر کەواتە ئەگەر بمانەوێت یەک و یەکگرتووی نێوماڵی کورد ڕێ بخەین دەبێت ئەساسەن یەکێتی و پارتی ڕێ بکەون کە ئەمان ڕێکەوتن ئۆتۆماتیکی حیزبەکانی کەش هەڵوێستەکانیان نزیک دەبنەوە لەم دوو بەرەیە و دەبنە ئەوەی کەوا ببنە عامیلی خێر و چاکە لەو نێوەندەدا بەڵام کە چەند پارتیوێکێتی دوورکەوتنەوە بەداخەوە هەندێک لایەن دەبنە عامیلی وەکۆڵێن خێر و دەورێکی خراپ و سلبی دەبینن ئەوەندەی تر بینەکە تێک دەدەن بۆی بەڕاستیەکەمە بوتە لێستادا پێدوانیە کەمێک نزیک بوونەوە خودکرانەوە لە پەیوەندیەکانیاندا باڵێ بە دڵنیایی خۆتان نەزانن لە ڕاگەاندن کار دەکەن ئەوەی لە ڕاگەاندن باز دەکرێت من پێم وایە بەشێکی کەمە و زۆر جار لە پشت پەردەوە و بەنهێنی و دوو لە چاوی کامێرا و ڕاگەاندن دانیشتنیش کراوە و قسەش کراوە تەلەفۆن و ئاڵوگۆڕی بیر و ڕاش هەیە و خۆشتان دەزانن یەکێتی نیشتمانی کوردستان کۆڵەکەیکی ئەساسیە لە حکوومەت هێرمی کوردستانە و جەنابی کاقوبا دۆکو جێگری سەر حکوومەت ڕۆژانە ئەگەر نەڵێن ڕۆژانە یعنی مستەمر جەنابی سەرۆکی حکوومەت دەبینێت جەنابی سەرۆکی هەرێم دەبینێ و علاقات هەیە لەبەرەوە خوا نەزانن کە زۆر دوورکەوتینەتەوە نەخێر بەڵام من یعنی ململانی سیاسی یاخود ناکۆکی سیاسی لە هەرێمی کوردستان لە هەموو دنیادا کارێکی زۆر سروشتیە لە ژیانی سیاسی دنیادا چونکە ئێمە دوو حیزبی جیاوازین دوو بیر و ڕای جیاوازمانەیە دوو ئایدۆلۆژیا جیاوازمانەیە دوو قوتابخانە و فێرگی جیاوازین بەڕاستی ناکرێت ئێمە 100% وەکو یەک بیر بکەینەوانەیە دەکرێت لە هەنگێک خاڵا ئەوە بین مخالفی یەکتریش بین بەڵام بەڕێی من مخالفەکەمان یاخود جیاوازەکانمان نابێتە هۆی دابڕانمان لە یەکتری و تێکدانی ماڵی کورد و تێکدانی گرتووی ڕیزەکانی یەک و یەکگرتو ڕاستە لەسەر ئێستەکانە بۆ نمونە کۆمەڵی کێشە هەیە حەزەکەم باسی کەم لەبەرەوەی ئەمانە حقیقەتن و بۆی خەڵک باش بزانێ و نەیشارینەوە خەڵکی زۆر باش بزانێ کۆمەڵێ مەسائلێ یەکەم ئەوەی کە باس کرا لە ماوەی ئەم چەند مانگی ڕابردووە مەسەلەی داهاتە مەسەلی فرۆشتی نەوت و غازی سروشتیە مەسەلەی نەبوونی موچە دواکەوتی موچەیە مەسەلەی نەمانی پارەیە لە بانقەکانی بەتایبەتی زۆنی سلێمانی کە زۆر جار بەداخەوە هەنگێک کەس ناوی دەبن بە سزادانی زۆنی سەوز و سلێمانی کە حەق نییە ناو ببرێ مەسەلەی هاتۆتە سەرەوەی کە مەسەلەی باسی دوو ئیدارەیی و جیاکردنەوەی زۆری سەوز دەکرێت ئەمانە هەمووی خەتەرن بەڕاستی مەسەلەی لامەرکەزیەت و دەسەڵات و شۆڕکردنەوە بازەکرێ مەسەلەی لەشکرکێشی تورکیا عێراق بەڕاستی ئەمە بخۆی مەسەلە گەورەکەی تەحەداکەیە مەسەلەی پەیوەندیەکانی ناوچەی و نێودەوڵەتی بەداخەوە ئێستەکانە هەستەکەی هەرێمی کوردستان وەکو جۆرێک لە پاشەکە جۆرێک لە دابڕان لە دەوروبەر لە دنیا دروست بووە بۆ مەسائلی خۆتان نەزان مەسەلەی دیموکراسی ئازادیەکان زۆر مهمن بەداخەوە لە هەرێمی کوردستانە لە ساڵی ڕابردووانەیە بەهۆی قەتیسکردنی ئازادیەکان و گرتنی هەندێک چالاکوان ئەمە زۆر کەوتووە لەسەر دەسەڵاتی کوردی بۆ معلوماتان مەسەلەی ئێستەکانە مەسەلەیەکی گەرم و حساسەیەکە یەکێکە لە خلافەکان مەسەلەی هەڵبژاردننی پەرلەمانی داهاتوو و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و دواتریش گۆڕینی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن ئەمانە هەمووی خاڵی مەسەلەن خلافن بەڵام بەڕێی من هەمویان قابلی چارەسەرکردنن هەمویان قابلی مناقەشە و گفتوگۆکردنن ئێمە ئەگەر بمانەوێت ساسانێکی نیشتیمانی حقیقی و ڕاستەقینە دروست بکەین دەبێ هەر یەکەمان لە لای خۆمانەوە تەنازولێک بکەین هەنگاوێک من بێمە پێشەوە جەنابەت هەنگاوێک دەیتە پێشەوە دەگەینە یەکتری بۆیە بەڕاستی من ئەو خەبەری دوێنێ خوێنمەوە هەم جەنابی کاک مەسعود فەرمانی داوە و هەمی جەنابی کاک فاڵێڵ دەستوری یا بە دەستگاکانی ڕاگەاندن هەڵبەتی و هێرشبردنی ڕاگەاندن ڕابگرن ئەمە کارێکی زۆر باشە و هەنگاوێکی زۆر دڵخۆشکەرە کاک نەوزاد بابەتێکی ڕەنگە زۆر جار لە پرسە نیشتمانیەکان بە تایبەتی و پرسانەی کە زۆر پەیوەندیدار بێت بە مافی کوردەوە ڕێکەوتن لە نێوان لایەنە سیاسیەکانە هەیە و بەڵام دوای ئەوەی کە ئەو پرسە تێپەڕێنراوە جارێکی دیکە سیرەکەی ئەم ئاشتەواییە لەسەر بابەتێکی دیکە لە بنەڕەتیەوە بوونی نییە تا چەندە گرنگە پرسیارەکەی من لەوەدایە کاتێک کە ئاشتەوایی یاخود لێک تێگەیشتن و یەکڕیزی لە نێوان لایەنەکان دەبێت پێویستە بۆ هەموو پرسێک بێت کە پەیوەندی بە مافی کوردەوە هەبێت واللهی بەداخەوە ئێمەی کورد بە تاکمانەوە بە خێزانمانەوە بە سەرکردە سیاسی و حیزبەکانمانەوە زۆر جار مەسەلە نیشتیمانی و دەتەوەکانمان هێندە بچوو کردوتەوە گیانومەتە ئاستی شخصی ینی زۆر تەسکمان کردوتەوە کە نابێ وابێ یعنی وەکو جەنابەت دەڵێ هەندێ مەسائل هەیە دەبێ خەتێکی سوور بێ هێڵێکی سوور بێ هیچ کەسێکتی نەپەڕێرێت ئەمە مەسلەیەکی من و تۆ نیە مەسلەیەکی شخصی نییە مەسلەی وەکوتم هەموو ئەو کۆمەڵە مەسەلانە مەسلەی گەورن ئاڵنگاریە یعنی
تەحەدای قوارەکە دەکات تەحەدای بوون و مانە دەکات معقولە تۆ بچووچیکەیتەوە لە مەسلەی شخصی خۆتا ئەگەر قەیناکە ئەگەر هەرێمی کوردستانیش لە ناوچێ بەس من بۆ خۆم دەسەڵات بمێنم بەس خۆ حیزبەکەم پارێزاوێ بەس بۆ خۆم مەسەلەن پۆست و پلە و ئیمتیازەکان بێن بەڕاستی ئەمانە غەڵەتن ئەگەر بیرکردنەوەکەم بەو ئیتیجا هەبێ بۆیە بەڕاستی ئێمە هەمیشە وەکو وتم چەندین ڕێکەوتنمان هەبووە لە بینی یەکێتی پارتی لە بینی ئەحزابەکانی کەیە بەڵام بەداخەوە لە نەبوونی متمانەیەکی کۆنکرێتی پتەوە لە بینی هەردوولایە لە بینی هەموو لایەنەکانە وای کردو کە ڕێکەوتنەکانیش وەکو ئەڵێن تەنها بە مەرەکەبی سەر کاغەز بمێنەوە و کاریان پێنەکرێەوە پێشێل بکرێن بۆیە بەڕێی من وایە لەمە دووە چونکە مەترسیەکان زۆر گەورن زۆر جددین یعنی وەکوواڵێن هاتۆتە بەر ماڵمان ئەگەر جددی ئێمەش یەک و یەکگرتو نەبین و نەکەوینە خۆ بەڕاستی دوور نییە سەرمان خوا خۆ ئەمە دۆستەکانمان نیان شاردۆتەوە لێمان دوێنێ و پێرێ نوێنەرینەتەوە یەکگرتوەکان جنین پلاسخارت لە نەتەوەگرتوەکان راپۆرتی ماگانی خۆی یاخود چەند مانگی خۆی پێشکەش کردووە و ساڵێ لەمەوبەر ئەگەر بیرتان بێت لە دیداری مێریە لە بەردەمی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت و هەموو مەسولینی کووردا پێی وتن زۆر بەسەراحەت و بە لەهجەی کوردی بە زمانی کوردی وتی مەترسیەکان لەسەر بوون و قەوارەی هەرێمی کوردستان زۆر گەورەیە زۆر گرنگە ئاگدار بن ئەم دەسەڵاتە ئەم هەڵوێستا تاسەر بۆتان نامێنێ قسەیەکی زۆر وازەح زۆر سەریحە ئەگەر وەکو ئەڵێن دۆست ئەوەیە بمگرێنێ دوشمنەوەیە پێم پێ بکەنێ ئەم نوێنەرە بەڕاستی بە سەراحەت و بە زمانی کوردی ڕوون پێی وتن بە هەمووتان ئاگداری خۆتان بن دوێنێ و پێرێ وە سەفیری ئەمریکی ماتیۆ تێلەر لە سەردانی بۆ لای سەرۆکی حکومات بۆ سەرۆکی هەرێم بۆ لای جەنابی کاک پاڤڵ و هەموو سەرکردو لێپرساوەکان ئەم قسەیەک جاریچکە دووبارە کردوتەوە لەبەرەوە ئەبێ سەرکردایەتی سیاسی کورد خۆتان تێبگەن لەم مەوزوعەیە کە دەبێت ئیچیدی ململانەکان لابنێن و دەستخەنە ناو دەست یەکتری و لەسەر یەک مێزی گفتوگۆ دابنیشن سەراحەتەن هیچ عیبەی تێدا نیە هەچی قسە هەیە لە دڵی یەکتریایە بەرامبەر یەکتری بکەن بۆ دۆزینەوەی چارەسەر نەک بۆ تۆخکردنەوەی ملبەلانی و ناکۆچەکان کاک نەوزاد کەواتە تۆ باس لە متمانەکرد لە نێوان لایەنە سیاسیەکاندا ئەم بێ متمانەیە لە نێوان لایەنەکان لەگەڵ هاوڵاتیانی شامە دروست بووە کەواتە پێویستە چی بکرێت بۆ ئەو متمانەیە بگەڕێنرێتەوە هاوڵاتیان بتوان متمانیان بە دەسەڵات و بە لایەنە سیاسیەکان بێتەوە کە بتوانن بەرژەوەندیەکانی کورد یاخود هاوڵاتیان لە پێش هەموو پرسێکی ترەوە گفتوگۆی لەسەر بکەن و چارەنووسی کورد لە بەغدادیش بتوان یەکلای بکەنەوە بە یەکدەنگی و یەکتێگەیشتن و هەڵوێستی لایەنەکان حتمان هەموو دەسەڵاتێکی سیاسی پشت و پەناقایمەکەی بریتێ لە جەماوەرەکەی میلەتەکەی کۆمەڵگاکەی خۆی چەندە متمانەی میلەتی خۆت شەقامی خۆت ڕایگشتی و میدیا و ئازادیەکان لە ناو کۆمەڵگاکەی خۆتا بەدەستێنا پشتیوانت بوو تۆ ئەوەندە دەسەڵاتێکی بەقووەتی بۆیە هەمیشە یەکێک لە چارەسەرەکان ئەوەیە کە نەسیحەت و ئامۆژگاری دەسەڵاتی سیاسی کورد دەکەن نەتەوەگرتوەکان هەموو دۆستەکانمان دەڵێن دەبێ ئاڵوگۆڕێکی هاشتیانە لە دەسەڵاتی هەرێمی کوردستانە بکرێ لە ڕێگەی هەڵبژاردێکی پاک و پەختووەوە و بێساختە و گریکاریەوە ئەمە پرۆسی دیموکراسی و پرۆسی ئازادیەکان و مافەکان بۆ هاوڵاتی تاک دەستەبەر ئەکا کاتێک هاوڵاتی من و تۆ خۆمان قسە بکەین ئەگەر هەستم کرد بەوەی کە من ئەمینم لە ماڵ و مناڵی خۆم لە سەرۆت و سامانی خۆم لە ژیان و گوزەرانی خۆم لە ئیش و لە موچەی ماگانەکەی خۆم لە حقوق و مافەکانی خۆم هەمیشە وەکو تاکێکی بنیادنەر بیر دەکەمەوە وەکو تاکێکی وەکو ئەڵێن متەفائیل بیرەکەمەوە و لەگەڵ ئەوەشا دەزانم کە ئەم هەموو مافانی کە من بۆ دابیر کراوە لە سایی دەسەڵاتێکی خۆماڵی دڵسۆزەوەیە حتمما منیش وەکو ئەرکی خۆم وەکو هاوڵاتیەک پشتیوانی دەسەڵاتەکەمەکەم بەڵام کاتێک من ئەمانە لە دەسەڵاتی خۆمانە بینی حتمما منیش زویرە بم تووڕابم دەستمە سەر شەقام خۆ پیشاندانەکەم ناڕزایی دەردەبرم و دواتریش هەڵدەکشێ بۆ تووڕەبوون و بەربارانکردن و سووتانی بارەگاکان و تەنانەت هەڵدەکشێ بۆ ڕوخاندنیش بۆ یەکەواتە ئەم قسەی بگەڕێمەوە جوابی پرسیارەکەی جەنابەت دەبێ متمانە لە بینی دەسەڵات و هاوڵاتیە هەبێ شەقام و هاوڵاتی دەسەڵاتە هەبێ کە ئەمە نەما بەڕاستی پردی پەیوەندی خۆی پەیوەندی بینی تاگ یاکوت شەقام لەگەڵ دەسەڵاتە چییە بریتە لە پردێکی پتە و لە متمانە ئەگەر ئەم پردە ڕوخە تۆ هیچ علاقەتێکت نامێنە لەگەڵ دەسەڵاتەکەدا دەسەڵات وەکوڵێن لە دۆڵێک بیر دەکاتەوە
هاوڵاتیش لە دۆڵێک بیر دەکاتەوە ناگەنێتە چیجا و ئەمەش خۆمان بینیمانە ساڵە لەمەوە پێشوە 2 ساڵ لەمەوە پێشیش ئەو بینە زۆر جیاوازی دروستبووە لە بینی دەسەڵات و ژەماوەرە. کاک نەوزاد بابەتێکی دیکە جگەلەوەی کە یەکریزی کاریگەری لەسەر پەیوەندیەکانی ناوخۆوە هەم مافی کورد لە عێراق بەجێ دێڵێ چ کاریگەریەک ئەبێت لەسەر پەیوەندیە نێودەوڵەتیەکان بەتایبەتر تا چەندەوا دەکات کە لە دەرەوە ئەم یەکریزیە ببێتەوە کاریەوەی کە کورد لە ڕووی سیاسی و پێگەی سیاسی و هەروەها ئەوەی کە پشتگیری بکەن پشتگیریەکی بەێستر بێ و پێگەیەکی بەێستر بێ. هەموو کاتێ خوشکە لە نەک وەکو دەسەڵاتێکی هەرێمی ئێمە لە هەرێمی کوردستان کە هەرێمیی بچووکین لە دەوڵەتێکی وەکو عێراق لە دەوڵەتە گەورەکانی دنیا خۆتان دەبینن. ئێستا ئێران دەوڵەتێکی نفوزی گەورەی ناوچەیە تورکیا بە هەمان شێوە تەنانەت وڵاتە گەورەکانی رووسیا ئەمریکا فەڕەنسا ئەڵمانیا تۆڕی پەیوەندی دەرەوە زۆر گرنگە هەموو ئەو پەیوەندیانە هەموو ئەو سەنگ و قورسانی کە تۆ لە دەرەوە هات بێ ڕنگدانەوەی ناوخۆی خۆتە چونکە ئەو سیر دەکا کاتێک مەسەلەن لە هەرێمی کوردستانە نمونە بێنینەوە دوو حیزبی دەسەڵاتدار هەیە حکوومەتێکی یەکگرتوو هەیە بنەماکانی دیموکراسی و ئازادی و مافەکانی میدیا هەیە ئەمان تەقیمی تۆ لەسەر ئەما ئەکەن کەواتە تۆیان ئەگەر بم مواسەفاتانە بێ کەواتە تۆ دەسەڵاتێکی وەکوڵێن باش و ئیجابی و لە خزمەتی هاوڵاتی و ناوچەکە و پرۆسەکەی بۆی ئەوانیش لەسەر ئەو تەقیمەی تۆ ئاستی پەیوەندیەکانی تۆ بەرزەکەنەوە و علااقاتت گەرم و گورتر دەکەنەوە زۆر جار ئێمە لە زمانی شاخا و لە زمانی مەسەلەن سەرەتای دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەرەوەی کورد و مەسلەی کورد و پێگە و سەنگ و قورسایی هەرێمی کوردستان هێندە بچووک بوو و کاریگەر نەبوو پەیوەندیەکانمان زۆر کەم و کاڵ بوو باش تێپەڕ نەبوو لە 5-6 وڵات بەڵام ئێستا کە دەبینن مثلەن کورد لەم هەرێمەیە بۆ ماوەی لە ساڵی 91ەوە تا ئێستا 31 ساڵە و حکوومەتی هەرێمی کوردستان دەبینە 32 ساڵ دوای 45 ڕۆژی ڕێک دەبینە 30 ساڵی ڕێک تەمەنی حکوومەت و دەسەڵاتمانەیە ئێمە لەم ماوەیە وەکو کورد زۆر خزمەتمان با پرۆسی ئاشتی ناوچەیی کردووە لە عێراقا لە ناوچەکە لە دنیاە شەڕی داعش ئێمە دەورێکی ڕۆڵی گەورەمانە بووە لە بەرەی دژی تیرۆریستانە کورد ڕۆڵێکی گەورەی هەبووە لە ڕۆژئاوا لە باشووری کوردستان بۆیە هەموو ئەمانە سەنگ و قورسایی ئێمە زۆر بەهێز کردووە بۆیە بیرتانە کاتێک کە لە گەریلاکان شەروانان لە ڕۆژئاوای کوردستان ببوونە سمبولی ئازادی و قارەمانی و مقاومەتی هەموو دنیا و ئێستاش هەر بەری ڕەنجی ئەو 5 ساڵە ئەدورینەوە لەو لاش لە لای خۆشمان و ئێمەی شەڕی داعش لە هێزی پێشمەرگی کوردستان چەندین سەرۆکی وڵات یعنی سیر بوو کە سەرۆکی وڵاتێکی گەورەی فەڕەنسا مەسەلەن ئەمریکا شووە و وڵاتانی تر هاتنە هەرێمی کوردستان دەچوونە جەبهەی پێشمەرگا بۆی بەڕاستی ئەمە ڕەنگی داوەتەوە لەسەر هەڵوێستا ئیجابیەکانی خۆت و لەسەر علااقاتی خۆت لەسەر ڕازابوونی مەسەلەن هاوڵاتیانی خۆت لە دەسەڵاتەکەت ئەوەندەی پەیوەندیەکانی تۆڵە بێ بۆیە گرنگە کە ئێمە یەکەم وەکو ئەڵێن خشتی بناغێ و ئەساسی تۆکمەبوونی دەسەڵاتەکەمان ناوخۆی خۆمانە پتەوی خۆمانە ئەوسا دەتوانین پەیوەندی ناوچیەکانیشمان ڕێزمان لێ بگرن و پەیوەندی زلهێزەکانیشمان و تۆڕی دنیا ڕێز و احترامیان هەبێ بۆ دەسەڵاتەکەمان و هاوکاریمان بکەن و پشتیوانمان بکەن. بەڵێ کاک نەوزاد سوپاس نەوزاد مهندس چاودێری سیاسی سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ شیکردنەوەکان بۆ ئێمە دووبارە بەخێر هاتی.